شەهیدانە بۆ بۆنەوە ئێستا ئێوە بەڕێز دەعوەت دەکەم دەقەیەک بۆسن بۆ گیانی پاکی شەهیدان ئازیزان دووبارە بەخێر بن سەر چاوان ئیدی بەرنامەکانمان دەست پێ دەکا سەرەتا وتاری ڕێکخراوی نوێگەر لەلایەن خاتوو نەسیمەوە دەخوێندرێتەوە با بفەرمێت سڵاوێکی گەتتان پێشکەش دەکەین بەش دەربانی بەڕێز بەگەرمی بە خێرهاتنتان دەکەین یەکی دڵان ڕۆژی کرێکارانی جیهان لە کرێکارانی کوردستان و جیهان پیرۆز دەکەین ئامانجنەی ڕێزگرتنە لە ڕەنجی مرۆڤ ڕێگایەکە لە هەوڵی کەسانی هۆشمەند بۆ هوشیارکردنەوەی کرێکاران لە مافەکانیان ئەم ڕۆژە هەوڵێکە بۆ یەکدەنگبوونی کرێکارانی جیهان بۆ ئەوەی بتوانین بە ئاگابین لە ژیانی یەکدی و پێکەوە هاوبەشی خەباتێکی گرنگی جیهانی بین کە دادوەری کۆمەڵایەتیە یەکی ئەیاد هۆکارێکە بۆ تێگەیشتن لە گرفتی کۆمەلگاکانی دنیا ئاشکرایە مرۆڤایەتی و سروشت بەگشتی لەژێر هەڵەشەی دووەندانەی سیستمی سەرمایەداریدا ئەگەر بە باشی سوود لەم ڕۆژە ببینین ئەوە دەکرێت یەکی گوڵان بە هاوڵنگی مەزن بۆ یەکگرتنی کرێکارانی جیهان لە دژی دەسەڵاتداری و فاژیزم بناسین و گرنگی پێ بدەین. سەرمایەداران بۆژواکان ئەی ئەوانەی وان لەسەر و هەمومانەوە ژین خۆ دەریا لە ئێمە برسیتر نییە ئەم هەموو گەنمەی لە دەمەکەن خۆ دەریا لە مناڵەکانی ئێمە جوانتر نییە ئەم هەموو شیرەی لە دەمەکەن خانووی سەرمانگ و جەنگی ئەستێرانمان ناوێ ئێمە لەسەر زەوی نان و خان و شیر و دەرمان و ئازادی و یەکسانی و ژینی ئینسانمانەوێ ژینی ئینسانمانەوێ